بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی فێدا ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان هیواخوازم کە سەرجەم بڕگەوابەتەکانی ئەمڕۆ شوان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاسگزارم. بەناوی خوای گەورە و میهرەبان ئازانم سڵاوتان لێبێ و دوای تەندروستێکی باش و ساڵ و سەلامەتی لە دووهەم ڕۆژی هاوین و لەمۆژە لێمەیان لێدەکەین و دەمتان فێنک بێتەوە بە ئاسوودەیی و بارانی ئایزانم ساز وەفام ڕۆژ دەرفەت هەیە لە گەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژبۆی عزیز پێشکەش بین و لە گرنگترین ئەو تەوەرانشتەوە ئەمڕۆ ئێمە لە بەرچاومان کردەوە بۆی قسەی لەسەرکەینەوە حاڵەت و بارە دۆخێر دەرونی و هەڵچوون و شڵەژانەی کەوا لە نێوان تاکەکانی کۆمەڵگای کوردستانی و کۆمەڵگای کوردیا دروست بووە بەهۆی گرفتەکانی ئابووری و سیاسی و تەندروستیەوە هەوڵەدەین قسە لەسەر ئەو هەڵچوونە دەرونیانە بکەین. بەڵازیان لە تەوەرەی دۆمیشماندا باز لە بایکۆت و ڕاگررتنی دەوامی ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ دەکەین کە ماوەی چەند ڕۆژێکە لە کارەکانیاندا وازن لە کارەکانیان هێناوە بایکۆتی داوامیان کردو و داوا دەکەن کە موچەکانیان بۆ داوین بکرێتەوە لە ماوەی 30 ڕۆژدا زیاتر نەبێت کە موچیان بۆ داوین بکرێت و شایستە دارایەکانیان پێ بدرێت. بڵێ دادانیار توان بڵێم یادگاریەکی زۆر جوانە یەکەم شەوی هاوین بارانێکی زۆر باش باری دیە شەو نازانم بۆ زۆر بێ شار و شارەشەکانی کوردستان بەڵام لە شاری سلێمانی کە شواشی فێنک زۆر فێنک بوو بارانێکی زۆر خۆش بوو بابزانین ئەم بارانە تا چەند کاریگەری لەسەر گۆڕانکاری و بەرزبوونەوە نزمونی پلەکانی گەرمان کردووە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان.
دەڵێ بنیرانی عزیز دەچینە لای نرخی دراوەکان زانین ئەمڕۆ نرخی دراوەکان بەرامبەر بە دیناری عێراقی چەندە پێکەوە بینەری دەبین. وڵای زانماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان توانم بڵێم لە تەواوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان قەیران لە دوای قەیران گرفت لە دوای گرفت دروست دەبێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی تەندروستیەوە حتا لە ڕووی زانستیەوە ئەمە ژوای کردووە شڵەژانێکی دەرونی ناجێگیری دەرونی حاڵەتێکی هەستیار زۆر لە دەرونی هاوڵاتیانە لە دەرونی مرۆڤانی کوردیا دروست بێت تووشی کێشە و مشکیلە بن بۆ قسەکردن لەسەر ئەم ناجێگیریە دەروونە بۆ چارەسەرەکان بۆ ڕێنمایی پێدان لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەسەر ئەم واقعە میوانداری زۆر بەڕێز کاگەستیار علیمان کردو توێژەری دەرونیکەوە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە کاگەستیار زۆر بەخێربێت زۆر زۆر بەخێربێت ئەگەر پێشەوەی هەر دەست پێک بچینە ناو بابەتەکەەوە پێناسەیەکی حاڵەتی دەرونی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین یعنی ئێستاکە چه حاڵەتێکایە بەڵێ دەستان خۆش بە بۆم بەرنمەیە لە ڕاستە تێکچوونی باری دەرونی هەموو تاکێک یاواڵی خێزانەکانیش کۆمەڵ هۆکار و پاڵنەر لە پشتێوە هێتی لە گرنگترینیان نەبوونی وەزعی مادی خێزانەکانی کۆمەلگای ئێمەدا یعنی بۆ باشبوونی باری دەرونی هەموو خێزانێک وەزعی مادی لە پشتەوە پاڵنەری هۆکارێکی زۆر باشە بۆ جێگیربوونی لای دەرونی بەداخەوە لە ئێستادا وەزعی مادی زۆربەی زۆری خێزانەکانی ئێمە بەرەو ڕۆژێکی زۆر خراپ و دژوارە ڕوا و بەتایبەت نەکرد تەنانەت ئەوانەی کە موچەخۆرن بگرە کاسبکار و هەمووانی کە جا لە پیشەی موچەخۆریشان هەیە هەمویان وەزعی مادیەکی زۆر خراپیان هەیە تەبعاً بەدڵنیایە وەزعی مادیش کاریگەری ڕاستەخۆی لەسەر لای دەرونی خێزانەکان دروستەکات و ڕەوشی سیاسی وڵات بە شێوازێکی زۆر خراپ تێکچووە ینی داهاتووی کۆمەلگای ئێمەدا جۆرێکە هیچ کەسێک بەرچاوڕوون نییە کەوەی کە بۆ منە بەیانی ئێمە ڕوو چیمان بەسەدە یا ڕووەکەی نەکوێ ئەم وەزع خراپە سیاسی و کۆمەڵایەتی و مادی کە ڕووی لە خێزانەکانی ئێمە کردووە بەدڵنیاوە تۆ ناتوانانی بڵێ ئەم خێزانانەی ئێمە لە ڕووی دەرونیەوە جێگیرن چکە ڕۆژانە لە کەوتەکانی دەبینین ینی ئەو کارانە دەبینین کە لە ئەنجامی کردارە دەرونیەکان و ڕوبڕووی خێزانەکان نیشانەکانی ناجێگیری هاوڵاتیان دەرکەوتووە بەدڵنیایەوە زۆریش ئەمەی کە ئێمە ڕۆژانە ئیبینین کە بۆن منە خەڵک ناتوانێت ئەمە تەقبولکە خەڵک مزاهراکە خۆپشاندانەکە خەڵک با بڵێن گرفتە کۆمەڵاتیەکان زیادەکەن لە خێزان لێکتی جا دەبێتەوە مناڵ ینی خێزان ناتوانێت مناڵی خۆی پێ بەخێو کرێ ینی خەڵک خۆی کوژێ خەڵکە کوژێ ینی هەموو ئەم تاوان و جەریمە و ئەم کۆمەڵە ناڕەفتارە کۆمەڵاتیانێک لە ناو کۆمەلگای ئێمەدا دەکرێت بەشێکی زۆربەی هەرێ زۆری پەیوەندی بە بارە دەرونیە ناجێگرەوە کە لە پشتەوە بەداخەوە کە کۆمەڵک هۆکار هەن بۆ ئەو وەزعی کە ڕووی لە خێزانەکانی ئێمە کردەوە بەداخەوە ئەمە هەر لەمە شەو ناوەستێتەوە چکە من چەند نمونەیەکم لە ماوەی زیاتر لە 20 ڕۆژ نابێ ینی تقریبا 20 ڕۆژ بێ زیاتر لە 3 خێزان جیابوونەوە هێشتا لە پرۆسی دەستگیرانداریان ینی 3 خێزان ئەوەندەی بەس من وەکو تاکێک کاتونەتە لای من 3 خێزان هەرسێکێکیان ئاسی وعیان بەرزە هەرسێکیشان شادەداریشن یعنی 3 خێزان لە دەستگیرانداریە بێجا بێتەوە بەدڵنیایە ئەوەی کە من دیراسەم کردەوە بەشێکی زۆربەی زۆری هەموو پەیوەندی بە بارە دەرونیە ناجێگرە مستەقڕێکە لە ناو خێزانەکانی ئێمەدا هەیە لە ناو تاکەکانی ئێمەدا هەیە ئەمە کاری کردوتە سەر بەرەو پێشوونی ناو با بڵێن خێزانەکانی ئێمە یعنی دیخە دێتی سەرگی لە زۆر ڕۆ گرفتی نییە بەڵام ئەم گرفتە دەرونیانە کە کارە کاتە سەر خێزانانە وای لە کردووە کە زۆر جارێ هیچ هەنگاوێکی وەکو پێویستنی هەنگاوەکانی دروست نییە ینی خۆی چین کە ئەنی پاڵنەرن بۆی کە
ئەو هاوسەران لێکتر جیابنانی هۆکاری ڕئیسی چییە؟ بەڵێ لە گرفتە یەکێک لە گرفتە ڕئیسیەکان ئەم تەنگەژە و فشار و هەڵچوونە دەرونیانێک کە بەردەوام لە ڕێگەی ئەعلامەوە لە ڕێگەی کۆمەڵ لە ڕێگەی حیزبە سیاسیەکان لە ڕووی وڵاتەوە ڕووی لەم خێزانانە ئێمە کردو ینی خێزانە بیرەکاتەوە کە نازانێت بانی چی بەسەر دێتتر بۆ پەشیمان نبێتەوە لە پرۆسی هاوسەگیرێکی ئەو پێی وایە کە ئەم ڕێگای کە ئەم ئەو گرتوێتیە بێ بیانە بدۆزێت بۆی کلێتی جابنەوە ئیزان لە حەقیقەتە یعنی با بڵێن ئەو کۆمەڵە هۆکارانێک کە بۆ کەسێکی ئاسایی کە لە ژیانی ئاسایی ئێمە ئەیگوزارێنین هەمانە لەوانە نیە ینی پێویستیش ناکە ئەوان ژیانی هاوسەگیری بۆ لێکجاکەنەوە بەڵام بەداخەوە فشاری دەرونی با بڵێن تەنگەژە دەرونیەکان گرفتە دەرونیەکان بە جۆرێکی ئێستا تاک بە تاکو و خێزان هەموو خێزانی گرتو تەنانەت مناڵیشی گرتوتە لەم سۆنگا بەداخۆ مناڵ لەم پرۆسەیە بۆتە قوربانی یەکەم چونکە کاتێک کە من باری دەرونی باش نەبێت کاتێک کە من وەکو کەسێکی ئاسایی نەتوانم مامەڵا بکەم کاتێک کە من نتوانم کۆنتترۆڵی هەڵچوون و فشارەکانی بخۆم کەم کاتێک کە من نتوانم سێتەرەکەم بەسەر ئەو هەڵچوون و ئینفعالانەی کەمە بە دڵنیایەوە کاریگەری سلویژی لەسەر مناڵێکی خۆم دروستەکەم چونکە بۆ لەبەرەوەی دەرەنجامی ئەو کارانی کە من دەیکەم ئەو بارە دەرونی کە من ڕاستەخۆ دەبێتە کردار بۆ سەر مناڵ و خێزانە و خانەوادەکەی خۆشم کاگەستیار واتە کۆمەڵێک هۆکار هەن بۆ ئەوەی ببنەوەی ناجێگیربوون و شڵەژانی دەرونی هاوڵاتیان ئەگەر بووی جەختکەینەوە بۆی هاوڵاتی درگ بەوە بکات کە ڕەنگە تووشی حاڵەتێکی دەرونی بوو بێ بۆ خۆی نەزانێت خراپترین ئەو لێکەوتانە خراپترین ئەو نیشانانەی لە ناجێگیری حاڵەتێکی دەرونی هاوڵاتیەک خانەوادەیەک دەرەکەوێ بە چه ئاڕاستەیەکیە بە خراپترین لێکەوتەکانی کامانن بە دڵنیایەوە زۆربەی زۆری ئەو لێکەوتە خراپانەی کە لە باری دەرونیە ڕوەدان ئەوەیە کە تۆ ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی مامەڵەکە لەگەڵ خێزان و مناڵەکەی خۆت یعنی ناتوانانی ئاسی ئەو بەرپرسیارەتێت تیابێت کە پێویستە بۆن من چۆن هاوسەر مامەڵە بکەم لەگەڵ هاوسەرەکەی خۆمە یا چۆن مامەڵەکەم لەگەڵ مناڵەکەی خۆمە بەداخەوە ئێمە یعنی لێکەوتەی خراپ لە ناو کۆمەلگایمەدا ڕوەدا بینی سێرەی خراپی باری دەرونی کەسەکە دەستدرێژی سێکسی کاتە سە مناڵێکی 6 ساڵات سە مناڵێکی 7 ساڵات خراپی باری دەرونی کەسەکە والێکە کە کەسی بەرامبەر پوشێ خراپی باری دەرونی کەسەکەوا لە کەسێکە کە بۆن منە یعنی با بڵێن هجوم کاتە سەر ماڵی کەسی بەرامبەر یعنی پەلاماری ماڵی کەسی بەرامبەر بە یعنی نەزانێت خۆی لە چ موقعێکی ژیانی ئاسایی خۆی بینێتەوە بۆیە لێکەوتە دەرونیەکان ئەمەن یعنی پەلاماری ماڵی خەڵکدان بەلاتەوە ئاساییە دەستدرێژیکردنە سەر ماڵی خەڵک بەلاتەوە ئاساییە تێکدانی ژیانی ماڵی خەڵک بەلاتەوە ئاساییە جا بە هەموو فاکتەرەکانی تر بە هەموو هۆکارەکانی تر کە ئەمانەواکە لەو خێزانانە و جا لە هەمووشیان کاریگەری لاری دەرونی ڕاستەخۆ بەداخۆ ئێستا کە کاریگەری ڕاستەخۆ دەستە خێزانەکانی ئەمە تێکچوونی ڕۆژی پەروەردەی ناو خێزانەکان و گرفتە کۆمەڵاتەکان زیای کردووە ئەنی ئەگەر دیقەت بێت ئێمە یعنی کەمترین ساڵ هەمانە 8000 بۆ 9000 خێزان لێکی جای بێتەوە ئێتۆ ئەم 8000 بۆ 9000 خێزانێک کە جاری بێتەوە من پێم وانێ هەمووی هۆکاری با بڵێن مادی بێ یا ژینگە بێ یا ئەم شتانە بێ بەشێکی زۆربەی زۆری گرفتەکە گرفتێکی دەرونیە بۆ ئەم کەسە بە خۆی دروست کردەوە جا بەڵێ هۆکاری ژینگە و مادیەکەش هۆکارن بۆی کە گرفتە دەرونیەکە زیاد بکە بەڵام ئێمە گە دیقەت بینێ ساڵ بۆ 9000 خێزان 8000 خێزان لێکی جاری بێتەوە ئەم 8000 خێزانە لە هەموو هەرێمی کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستان یعنی ئەمە 5 میلیۆن کەسی لە 5 میلیۆن کەسە ساڵی بۆ 9000 کەس بۆ 10000 کەس جیا بێتەوە ئەگەر تێکڕای گشتی حسابکردنی کی دوو مناڵی هەبێ یعنی 10000 20000 مناڵەکە ئێمە خۆمان لە ناو ماڵەکەی خۆمانە ناتوانین مناڵەکانی خۆمان پەروە دەکەین ئێمە لە ناو ماڵەکانی خۆمانان چاودێری مناڵەکانمان پێ ناکرێت وەکو پێویست جا تۆ چۆن نتوانی بۆن 20000 مناڵ لە دەروی دایک و باوک پەروەدە بکەین بۆی بەداخەوە و ئەو هۆکارانش کە با بڵێن ئەو فاکتەرانی کە هۆکارن بۆی کە مناڵانە پەروە دەکەن با بڵێن حکومەت لەم ناوەندەیە بەداخەوە هەر بوونی نییە وجودی نییە هەر غیابە چونکە لە هەموو دنیادا وایە کاتێک کە مناڵ دایک و باوک پێی پەروەدە نەکرا حکومەت پەروەردی دەکات کاتێک کە بزانن مەترسی لەسەر مناڵ دروست دەکرێت کە با بزانین ژیانی مناڵ لە خەتەراتە حکومەت دێ ڕۆڵی دایک و باوک دەجێڕێتە پەروەردە دەکات بەس کوا حکومەت لە وڵاتی ئێمەدا دەتوانێت بۆن مناڵەکەی خۆ مەگەم پێ پەروەردە دەکە بیدەم بۆ پەروەردەکە بەداخەوە نەخێر بۆیە ئەوەی کە جناب باسی دەکەی فشارەکەوەیە کە بۆن لە گرفتە کۆمەڵاتیەکان زیاد لە حەد زیای کردووە و کردە خۆکوژیەکان بەداخەوە بەردەوام لە ڕوو هەڵکشانە و خەڵک کوژەکان بەردەوام لە هەڵکشانان یعنی خۆکوژوی خەڵک کوژیەکانیش و بەداخەوە جەریمە و تاوان بە ڕێژێکی بەرچاو زیای کردووە لە هەرێمی کوردستانی خۆمان یعنی بە جۆرێک کە زیای کردووە تەنانەت زۆر جارێ ئێستا لێککەوتەکان باڵێن لێکدانەوەکان بۆ جۆرە بەداخەوە ینی ئەنجامدانی تاوان ئاساییە ینی شتێکی ئەوەندە زۆر شۆک نییە بۆ منە بۆ هاوڵاتی ئەم کوردستانی خۆوانە ینی کەسێک کە تاوانێکی خێزەون ئەنجامەدا لەم کۆمەلگای ئێمەدا کە دێ بۆن دەستی چێتە خێزانێکی خۆی بێگجار دایک و باوک و خوشک و برا خێزانێکی خۆی کوژێ
ئەمە لە هەموو دنیادا توێژینەوەی زانستی لەسەر دەکرێت لە هەموو دنیا هەڵوەسێ لەسەر دەکرێت هۆکاری کەسێک چۆن دەچێت دەستێتەوەی کە دایک و باوک و خوشک و براو خێزانێکی کەسێک چۆن دەچێتە سەرەوەی کە بابڵێن هجووم کاتە سەر مناڵێکی 5 ساڵان دەست درێژی سێکسی بکاتە سەر ئەمە لە هەموو دنیادا ئەم کەسانە دەخرێن ناو چوارچێوەی بەرنامەی دەرونیەوە ئەمە توێژینەوەی زانستی لەسەر دەکرێت بزانی هۆکارەکان چینەمان بەڵام ئەگەر تۆ لە کۆمەلگای پرسی هەمووی لە حکومەتە بەدڵنیای هەموو حکومەتە بەدڵنیای حکومەت هۆکاری ڕئیسیە لەسەر تێکچوونی ژیانی من تێکچوونی باری دەرونی منی هەموو خێزانەکانی کۆمەلگای ئەمە بۆیش زەرمەند یەکەم هەمومانین ینی ئەوە نییە بۆ منە بەس بە تەنها کەسێک بێ ئەبینی کۆمەلگای ئێمەدا دکتۆر کەریم قسێکی زۆر جوانە میجارە لەم خەبەلەکانە ئەڵێ گەر 10 ساڵی داهاتوو سێریکەی 10 ساڵەگەوێ پڕ لە قوڕ بەسەری و نەهامەتی بۆم کۆمەلگای ئێمەدا چونکە ئێمە نەوەیەک بەرهەم دێنین ئەم نەوەی ئاسی بەرپرسیارەتی سفرە و نەوەیەکە کە ڕێز و حرمەتی گەورە بکو پیس نازانێ نەوەیەکە کە پێی وایە ئەسڵەن گرنگی بخوێنەوە معریفە نادا گرنگی بۆ یعنی تۆ نەوەیەک لەم جۆرە بەرهەم دێنیتە ناو کۆمەلگای ئێمەدا بۆی بەدڵنیای داهاتووی کۆمەلگای ئێمە یعنی ناڕوونە یعنی بە شازێکی تر ئێمە هیچ بەرچاوڕوونیەک نین لەوەی کە داهاتوو چیە گوزەرە و چی ناگوزەرێ لەوانەیە کەسانی پسپۆر ڕۆگادیمی تا ڕادێک شارەزایی هەبن یعنی وایان هەبێ لەوەی کە داهاتوو چیە گوزەرێ بەڵام مەرجە هەموو کۆمەلگای ئێمە بزانن چی بەسەرایەت بۆ ئێمە بەداخەوە من نمونەی زۆر ناخۆش و دژوارم لایە لەسەرەوەی کە بوون حکومەت چ ڕۆڵێکی بە لەسەر ئەم پرۆسەیە یعنی ئەگەر دیقەت بێتێ کەم مزارە هەیە بە سەدا مناڵیتیانە بێت 10 ساڵ و 12 ساڵ ئەمە گونجاو نیە بۆ مناڵە ئێمە تۆ بێ پرسیارکەی چۆن مناڵە دەگاتە سەر ئەو شەقامە ئەی مەترسی ئەم مناڵە سەر شەقامە چییە ئەی ڕوبەڕووی چی بێتەوە چیە بیسێت ئەو لە کەوتانە چیکە لەسەر ئەو شەقامە ڕوەدەن بۆ کەسە بۆ منێکی گەنج کە بۆ من تو حەق خواردم مافت خواردم زوڵمم لێکەی ستەم لێکەی بۆ من ئاسایی بچمە سەر ئەو جادا بۆ من ئاسایە کە بۆ من تەنانەت بەرباران دەکەم تەنانەت شابەدەرکەم لە وڵاتە بەس بۆ مناڵێکی و بۆ گەنجێک و بۆمە ئەگەر دیقەت بێتێ زۆربەی زۆری مەزارەکان سەرکی کۆمەڵێک فیئەیەکی تایە کە ئەو مناڵە ئەمە دەبێت لە ژێر سێبەری دایک و باوکە بێنن لەسەر شەقامەکان بێت بۆ بەداخەوە بڕۆ هەر شوێنەگە بینی هەر شوێنەگە بینی لەم کۆمەلگای ئێمەدا بەداخەوە یعنی بە جۆرە لە جۆرەکان ڕزاوە بە جۆرە لە جۆرەکان یعنی چاکنەوەی پێم وایە تا ڕادێک زەحمەتە ئەگەر هەنگاوی جدی بۆ نەندرێ ئەچیتە بازاڕەکان پڕ لە مناڵ ئەچیتە سەر شەقامەکان پڕ لە مناڵ ئەچیتە شوێنی میزارەکان کافتریاکان نێرگە لە خارەکە نەزانم ئەچیتە هەر شوێنێک ئەو نەوەیتیا کە بەداخەوە نابێ ئەو نەوە لەو شوێنە بێ دەبێت لە ژێر سێبەری خێزان و خانەوادەکەی خوا بێ بۆیە ئەمە لێکەوتەکان وەکو ماوەسا فەرموویەتی 20 ساڵی داهاتوو گەنجانی کۆمەلگا و با بڵێن نەوەی داهاتوون بەو پەروەردەی کێستا هەبێ قڕ بەسەر ینی بەجددی ینی بەداخەوە ناگاتە 20 ساڵی تر ئێستا ئەمە سەدا نمونەمان لایە کە کوڕ بە دایک ڕابێرە کوڕ بە باوک ڕابێرە پێڵگاڵتەی پێکە خۆ ئەمە تۆ ناڵی من ئاسی سەقافیم زۆر باشە ڕۆشن بینیم باشە بەڵام ژنگەی واقعی ئەم کۆمەلگای پێدوانە ئەمە چاولێکگەریە لە سوۆشیال میدیاەوە بێت کە گەنجان تووشیم بابەتەوەتە سوۆشیال میدیا کاریگەریە بێت لەسەر ئەم گۆڕانکاریکە لە گەنجانە هەیە وەکو تو جەنابێڵی بە دایکی ڕابێرە گاڵتە بمەکە هیچ مەعریفەتێکی نییە بەڵام بەداخەوە ئێمە چەندین جار پامان بۆ وەزیر ڕۆشنبیر نردووە بە بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی نردووە بەداخەوە هیچ هەنگاوێکی کردایی نەدرا بۆ ئەم کوردستانە هیچ ینی ئەوەی هەیە ئەم کۆمەلگای مەزانی چیلاتەوە ئەوەی هەمووی خۆی لێ بێ ئاگالێکە هەمووی خۆی لێ بە بەشتی یەکا لە من ئاگاداری ئەمەنی ئەمە پەیوەندی بە منەوە نەمە پەیوەندی ئەی ناکرێت تۆ ئەم هەموو ڕاگەیانە هەیە لەناو ئەم کۆمەلگای ئێمەدا بەڕاستی پێڵم ئەگەر متابعەیەکی وربخێتە سەر ڕاگەیانەکان لەوانە بڵم لە 180 دابخەی هیچی گونجاو نیە بۆ کۆمەلگای ئێمەدا ئەدی کەناڵێکی نیشتیمانی بۆ دۆزۆر لەم کۆمەلگای ئێمەدا کە بۆن من لە ڕوون بێ یا بەڵام کەسێکی تر بۆن کە گونجاو بێ لە مناڵێکە و گونجاو بێ بۆ سەر هەموو بێکەوە سەریکین یعنی نییە کەناڵ بە ئارەزوی خۆی لەگەڵ احترامان بۆ کەناڵەکەی جنابەتەوە بۆ بەشە لە کەناڵانی کە لەوانەیە بڵم ئاسی بەرپرسیارەتیان زۆر باش بێ ینی بخۆیان درک بۆ بکەن کە پێویستە خەمی میلەت خۆن چونکە من ئەمە ئێسایەشی لەمەوە یعنی بەخراببوونی کۆمەلگا ئەوە نییە بۆن کەسی لی قازانچکە کەسی لی زەرەکە هەمومان لی زەرە دەکەین مناڵی من خراپێت تۆ لی زەرە دەکەین هەموو زەرە دەکەین چونکە لە نەتیجە ئەمما بێکەوە ئەنێرینە مەکتەبێکەوە مناڵی من ئەگە خراپ بێ باید بێتە وەزیر قڕ بەسەر ئەو وڵاتە چونکە ئەو وەزیر ئەبێتە وەزیری هەمومان ئەبێت ئەندام پەرلەمان بۆ ئەمدام پەرلەمانی ئەم وڵاتی ئێمە بۆیە خەمەکە دەبێت بێتە خەمی هەموو گشتیمان ئێمە کەناڵێکی نیشتیمانیمان نییە کە سەر تاپا بۆن هەموو خێزانەکان بتوانین سیریکردن و ساحەتکە لە سێبەریا بڕۆ کەناڵ بە ئارەزوی خۆی قساکە کەناڵ بە ئارەزوی خۆی جنێوەدا کەناڵ یعنی بڕۆکە کەناڵ هەیە لە 6 ئێوارەوە بۆ 6 بەیانەکەی بە 24 ساعتەکە بەجلێ دەبەخشێت یەک زەلام نییە حەسەبی بکە زەلامێک لێ پێ بڵێ تۆ زەحمەتێک بۆستە کەناڵ هەیە باش حکومەت مەرامی هەیە لەڕۆشتی بڵاو دەکاتەوە کەناڵ بەتەئەکیدەوەی یعنی تۆ چۆن تۆ توانی یعنی ئەمە نەزانینە یا بەڕاستی سەرپەرشتی نەکردنە تۆ ئەمە وەزارەتمانەیە حکومەتمانێ دام دەستگاکانمان تۆ ناکرێ بۆ منە جاوە ببورە بۆیە قسە لەسەر بکەم چونکە ڕاگەاندن ڕۆڵێکی کاریگەری هەیە ئێستا ئێمە
يعني ل 24 ساعتك بلاني كمدة ساعات بو 12 ساعات جاري وا زور خزانه 20 ساعه بدأ التلفزيون دانش يعني كريبون بكره سرچاوي يكمي پرودكني او خزانه بو لوايا او زوربي خزانه كان قرباني دسي راغان كان بلاخو يعني لا دروزبوني في شاري دروني لا تكشوني كمالاتي لا خرابوني الروشي دروني يعني لهم وكاركي زور بهزن وكاريگەری ئیجابیشیان لەسەر خێزانەکان وەکو توێژەرانی دەرونی هەنیەوەی کە بزانن تا چەند پێتان باش بوویان ئەو کەسانات متەلاتەن میدیای ئیسلامیەکان کاریگەریکی باشیان هەبوو بێت لەسەر دەرونی تاکی وڵاتیان بەدڵنیایەوە بەشێکی زۆربەی بەرنامەکان گونجاون لە ڕاستیە تەسفیە ئەبێ بۆ خەڵکی ڕاوێژدا بدرێت لە هەموو کەناڵەکان خەڵکی ڕاوێژکاری دەرونی کۆمەڵاتیدا بدرێت بۆی تۆ پێویست بۆی چ کاتێک بەرنامە بۆ نە ساعە 7 پێشکەش دەکەی ئەوەی ساعت 7 چییە ئەوەی 8 چییە ئەوەی 9 چییە ناکرێت تۆ لە ساعە 7 بۆ بەرنامەیەک پێشکەشکێکی لە 90 مناڵی کۆمەلگای بەخەبەرە تۆ من ناتوانم کۆنتڕۆڵەکەم ینی هەر لە حەقەتی هەموو دنیادا هەروە تۆ بێ حتا ساعت 9 شەو ئەو بەرنامەکان دوور بن لە تونریژی دوور بن لە بەرنامە ناپەروەردەکان یعنی بەرنامەی بکەم بتوانین سێری بکەین بەڵام ئەوە هەیە لە کۆمەلگای ئەمەدا بۆیە زۆربەی زۆری بە هەموو کەناڵەکانەوە بەبێ ئیسtisنا بەشێکی زۆری کەناڵ ئیسلامەکان توانیویانە ڕۆڵێکی باش بژێڕن لە پەروەردەکردن بەڵام بڕواو کە بەتەنە تۆ فریا ناکەوی ینی تۆ 6 ساعت دەتوانانی من پەروەردە دەکەی بەڵام 20 ساعتەکەی تری ئەو بە 18 ساعتەکەی تری لە دەرەوە من چێ پەروەردە بکەم بۆیە ینی بەتەنە بە من تۆ ناکرێ ئەمە هەوڵێکی نیشتیمانیە ئەمە هەوڵێکە گشتگیرە ینی ئەبێ هەمومان جهودکەین بۆ ڕێخستنەوەی ئەم پرۆسانە بۆ تەنزیمکردنی ئەم بابەتانە چکە ئێستاژ ئێڵەمەوە 100 جاری کەش ئێمە ئێڵێنەوە لۆسۆگەیەوە لە ئاسی بەرپرسیاتی ئێمە ینی ڕۆژانە ئێمە سەدان و هەزاران نمونە دەبینین کە تەمەنا خوازی کەمشانە ڕوونەدە لە کۆمەلگای ئەمەدا يعني داهاتوێکی باش ڕوو لە ئێمە ناکە یعنی ڕاگانێک دەبێ ئەو بەرپرسیاتی تیا بێ ناکرێت تۆ ساعە 7 بەرنامەیەک پێشکەش دەکەی یعنی لە 40 دقیقە بۆ 35 دقیقە تۆ جنێو ببەخشیتەوە 35 دقیقە تۆ وشەی تەشی ببەخشیتەوە ناکرێت بەڕاستی پێڵم ئەمانە کێلی بەرپرسیارە خۆ منی بەرپرسیاردین ئێمە بەس ئەوە بەرپرسیارین کە مەترسیەکانی تۆ مەترسیەکانی ئەم بابەتانە بخێنە ڕوو بیخێنە بەرچاوی بابڵین لایەنە پەیوەندیدارەکان هەرچەند لایەنە پەیوەندیدارەکانش خۆیان ئەزانن یعنی ئەزانن وەزعەکە چۆن ئەزانن حاڵەکە چۆنە بۆیە لە ڕاستیە ئەمانە هۆکاری زۆر بەهێزن و سۆشیال میدیا بە شازی گشتووە تۆ ڕقڵاتیەکان بە شازی گشتیشێکی لەو هۆکارانەی کە کاریگەری سیدی دووزەکە خێزانەکان کاگە سەیرانی ئەمانە بەجددی بابەتی زۆر جەوهری و گرنگن یعنی ئێستا زانیمان هۆکارەکان دەرنجامەکان بەس تاکێک کە لە ڕووی دەرونی و دەرونی ناجێگیرە یعنی چۆن دەری ببڕێ چۆن خۆی خاڵی کاتەوە یعنی بێتە سەرجادە بەدوەشێنە بچێتەوە ماڵەوە شەڕ لەگەڵ خێزانەکەی بکە یان بچێ شەڕ بکە ینی ڕێنمایی بەڕێستان یان باڵێت حەل چییە بۆ من ڕەنگە تووشی شڵژانێکی دەرونی بووم ئەم هەموو هۆکارانە زەختی لەسرم کردووە ئەوانەی باسمان کراوێ بچین بۆ خراپیە مەسەلەن خۆم خاڵیکەمەوە بچم شەڕێ بکەم یەکێ بکوژم خۆم بکوژمەوە ڕێنمایی یعنی بۆ تاکێک بۆ ئێستا مەسەن کەسێک گوێ لە بەڕێزت بگرێ لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە ئەبێ چی بکە بۆی تۆزی هەور بێتەوە لە ڕاستێ ئێمە ئەو نمونانی کە دێنە لای ئێمە زۆر بە باشی ڕێنمان دەکەن لەوەی کە چۆن کۆنتڕۆڵی فشاری دەرونی خوان بکەن بەڵام دووشتە لە ڕاستیە حەقەتەوەیە کە ئێستا کۆمەلگای بە شازی گشتی باری دەرونی ناجێکیدا ئەین تۆ زۆر جارێ ڕێنمایەکی بیتێ ڕێنمایەکە دێن بەسەر چاو بەڵام لە ئاسی تموحی گەوری ئەو فشارە دەرونی کۆمەلگای ئێمەدا هەیە باوکێک ئامادە بێ 4 مناڵێکی بخاتە سەر و دەشێ بڵم من پێم بەخێو ناکرێ من دەکوێیەک وەکو توێژەرێک دەتوانم بۆن مەفسترێسی ئەو کەسە بکەمەوە کەسێک کە بۆ نمونە 5 ئەندامی خێزانێکی خۆی دەکوژە لەکوێ دەتوانم من بە ڕێنمایەک لە تەلەڤیزیۆنەوە بتوانم با بڵین کاریگەریەکە لەسەر کەسە بکەمەوە بۆ ئێمە بەدڵنیایەوە هیچ کاتێک ڕێنمایی و کەسانە ناکەین بۆ ئاساییکردنەوەی باری دەرونیەکان یا با بڵین کۆنتڕۆڵکردنی باری دەرونی خوانەخواست ڕێگەیەکی هەڵە بژێرن ئێمە زۆر جارەیە پێمان وتمانە تۆ ئەگەر کاتێک فشاری دەرونی زانیت ناجێگیرە ئەزانی وەکو کەسێکی ئاسایی مامەڵە ناکەی تکە لە شوێنی خەڵواڵغی لە شوێنی خێزانەکەی خۆ دوورکەوە بچۆرە شوێنێکی چۆ بەدڵی خۆت هاوارکە بەدڵی خۆت سەوت بەرزکەرەوە حتا هێزت یا بنەڕێنە بۆی کە تۆ بەشی لە فشارەکەت کەم بکاتەوە یاخود وەرە کۆنتڕۆڵی باڵێن میکانیزمی خاوبوونەوەی بۆ خۆت ئەنجام بدا ئێمە میکانیزمێکی خاوبوونەوەمانەیە کە بۆی بینەرانیش تێبگەن ئەدبڕم یەکەم حەقاڵ ئەوەیە باشترە ئینسان هەستی بە شڵەژان کرد بچێتە شوێنێکی چۆ بەڵام بچێتە شوێنێکی چۆ قەڵەباڵغی بەجێ بێت چونکە تۆ باری دەرونی ناجێگیرە انفعالتەیە هەڵچوونەتەیە بچووکترین قسە لە چوار دەورەکەی خۆت ئەگەر نەسیحەتیش بە ئەوەی تۆ انفعالی پێکەی بۆیە باشترین حەل ئەوەیە کە تۆ ئەو شوێنە بەجێ بێڵی بچیتە شوێنێکی چۆ دووەم شتەوەیە کە ئێمە میکانیزمی خاوبوونەوەمانەیە لەو شوێنانی کە زانین انفعال هەڵچوونەتەیە کە شوێنەکەش بێ بەجنان بستە شوێنەکەت بگۆڕە چونکە تۆ حاڵەتی تووڕبوونی تۆ لە کاتێک ئاساییان نیە ینی لەوانەیە لە کەوتەی خراپ
بکەیتەوە بۆ چواردەوەرەکەت یا باڵن چواردەوەرەکەت بارگژایی بکەی بە شتێکی خراپتر بۆیە شوێنەکەی خۆت تەنها بە مەترێ بەجێ بەڵ ئەگە هەر ناتوانانی زۆر بەجێ بڵێ مەترێ بەجێ تەنها شوێنەکەت گۆڕە سێم شتەوەی کە بۆ منە هەناسەی قۆڵ بەدەم هەڵمژە هێواش بەلوتیش بیەرەوە چەند جارە بۆ ماوەی 5 دقیقە بۆ چارەکەی ئەمە بکەرەوە یعنی یارمەتی دەدا بۆی کە بڵین چی بکەیت بۆی کە سترسەکان لەسەر خۆت کەم بکەیتەوە و یەکێکی تریش لە ڕێنمایەکان ئەوەیە کە تۆ ئەزانی لەکوێ غەدر لێکراوە زوڵم لێکراوە تەنها تەسکیس پەرسەر ئەو شوێنە تۆ ناکرێ بۆ نمونە حکومەت غەدر لێەکە من گەڕەکە بە خێزانێکی خۆم بفرۆشم یا با بڵێم هاوڕێی کە شەڕەکە پێ بفرۆش یا با بڵێم تەلەڤیزیۆنێ هۆکار بووە یا هەر کەسێک هۆکار بووە تۆ تەرکیز پەرسەر ئەو هۆکارەی خۆت یعنی قسە لەسەر هۆکارەی خۆت بکە پێوە هەڵسەگاندن بۆ هۆکارەی خۆت دابنێ بڵێ ئایا ئەو کەسە مستاوی ئەوەی تیاتی کە من ئەم حاڵەتە ئینفعالە ناتەندروستە بۆ خۆم دروستکەم و لە کەوتی خراپمە بێ بۆی دەکرێت شیکردنەوە پێناسێ بۆ ئەو ڕووداوە بکەیت و ئەنجا کاتێککە شیکردنەوە بۆ ڕووداوەکە کرد پێناسەت بۆ کەسەکەکە دەتوانانی بۆ بەشێک لەو فشار و سترەسی کە هاتە لەسەر خۆت کەم بکەیتەوە ئەمە بەش ئازێکی گشتی ئێمە هەمیشە واکەین بەڵام ئەگەر بۆ منە لای ئێمە ئەگەر لای بێتە لای ئێمە با بڵێن لە شوێنێکەوە بێ ئەمە قسێکی بێت لەوانەیە بڵام سترێس و خاوبوونەوەی کەسەکە بە شازێکی تر بێت چکە من دەتوانم کاریگەری باشتر لەسەر کەسە دروستکەم و ئەتوانم شیکردنەوەی باشتری بۆکەم بەڵام بە شازێکی گشتی ئەوەیە ینی باشترین حەلەوەی کە شوێنەکەی خۆت بەجێ بێڵە ئەگە هەر کرا بیت بەجێ بێڵی بۆ شوێنێکی چۆڵتر لەوەی کە کەسی لەیە یا باڵین میکانیزمی خاوبوونەوە خۆت جێبەجێکە پێناسی شوێنەکە بکە ئەو کەسە ئەو دێنێکە من بۆن هەڵچووی لەسەرکەم بۆی قسەکە جناب زۆر ڕاستە هەموو ئەو انفعال و هەڵچوونانە ئەگەر بە زانستیانە مامەڵی لەگەڵاکان نەکەین و وا بڵین هۆشیارانە مامەڵی لەگەڵانەکەن لە کەوتی خراپمانەیە ینی من ناکرێ بۆن من زۆر کەمناوانەی بە هۆشیارانە مامەڵە بکەن بەڵێ ئەوەی دوێنێ خوا نەخواست بۆن منە کەسێک کە گیان لە دەستدەدا تۆ بچی بۆن منە خەسخانەی گوێران بکەی خدی ئەمە لە ڕاستێت تۆ باری دەرونی خۆتت خاڵی کردو بەڵام باری دەرونی خەڵکی تری دوێران کردو بۆیە دەکرێت ئاگاداری خۆت بی لە هەموو حاڵەتەکانە چکە باری دەرونی تۆ بەستەنا خۆتنی پیونی بە چواردەوەرەکەی خۆتەوەیە تەنانەت بە قسە بە ڕەفتار بە کردار زۆر دوور نییە تۆ بەرامبەرەکەت لە خۆت زیاتر وێراتر بکەی بۆیە بێ زۆر ئاگاداریەوە بیکە بە هۆشیارانە و مامەڵە بکەی باری دەرونەکەی خۆت بۆ شازە خاڵی بکەیتەوە لە شوێنێکە خاڵی بکەیتەوە کە زیان دەگەێنێ بە چواردەوەرەکە زۆر باش مامۆستا سەر ئێوە نمونەتان لایە کە مەسەلەن تاکی هاوڵاتێک هات بێتە لایەوە بۆی ناجێگیری درونی بۆی باری خراپی باری دەرونی خۆی نیەتی و بێکارێ بکات یاخود خۆی بکوژێت حاڵەتی وە هەبووە بەتایبەت لەم ماوەی ڕابردوودا کە نەبوونی موچە و قەیران لە دوای قەیران و ئەو بابەتانی کە لێسەدا ڕوویاندا بەڵە بەدڵنیایەوە ئەو هەر زۆریشە ئەنی بەداخەوە ئێستا ئێمە لە ڕووی زانستیەوە چەمکێکێ پێڵە هەر کەسێک کە باسی خۆکوشتنی کرد دەبێت پلانی سەلامەتی بۆ دادرێ لەباری دەرونیا ئەو قسەیەکەم من ئەڵە هەر کەسێک جا بە فشکاتە بەگاڵتەیە بەدەمپێکەنینەوە لە سەیرانە لە هەر شوێنێک و سات و کات و سات و زەمانێکە کاتێک باسی خۆکوشتنەکە بێ پلانی سەلامەتی بۆ دابنیت و دڵنیایی بێت لەوەی کە ئەو کەسە ژیانی پارێزراوە چکە هیچ پرۆسێک هیچ ئەم قسەیە بەبێ باگراوندێکی دوور و دێش ئەو قسە ناتە بەرهەم بۆیە بەداخەوە ئێستا ئەوەی کە من خۆم دەکوژم یا بڵێن کۆتایی بەژیانی خۆم دێنم بۆ یەکێک لە قسە سەرزار ئاسایەکانی ناو بەشێکی زۆربەی زۆری خێزانەکانی ئەمە چکە من پێم وایە ئەمەش سەرچاوەیەکی تری هەیە ئەوە ئەو پڕی بێدەسەڵاتی تاکە کاتێکە لە پێناو کێشەکانێکە ناتوانێت بۆن کێشەکانی خۆی چارەسەکە هانە بە خۆکوشتن دەبات چکە تۆ خۆکوشتن چارەسەر نییە یعنی تۆ خۆتی کوشت بەڵام چیت کردیاتی چواردەوەرەکەی خۆتی کوش خێزانەکەی خۆتی کوش کە ئازیزەکانی چواردەوری خۆتی کوش ینی بەپێی باڵگەزانستەکان ئەڵە هەر بە کوشتنی کەسێک کاتێکە ژیان کۆتایی بە ژیانی خۆی دێنێ هەموو چواردەوەرەکانی خۆی دەکوژێت چکە من هاوڕێکی عەزیزمێ پێم پێیغەمبارە بێ خێزانەکەم خەفەتبارە بێ کەسوکارەکەم چواردەوەرەکەم هەمووی خەفەتبارە بێ بۆیە بەڵە بە دڵنیایەوە هەنابردن بۆ خۆکوشتن یا با بڵێن بۆ ئەوی کە من کۆتایی بە ژیانی خۆم دێنم بەردەوام ئێمە لە ڕێگەی تەلەفۆن ئەومان پێدەوتێت لە ڕێگەی تۆ ڕقمەڵاتەکان ئەومان پێدەوتێت ڕاستە خۆممان پێدەوتێت بەڵام ئەوەی کە لەسەر شانی هاوڵاتیە خۆکوشتن چارەسەر نییە خۆکوشتن قیمەی بێدەسەڵاتی کەسەکەی کاتێک هیچ دەسەڵاتێکی نییە بۆی دەهانەدەبا بۆ خۆکوشتن ئیجنا چ کەسێکە بۆ لە بە کۆتاییێنان بە ژیانی خۆی کێشەکەی حەل کرد بێت بگرە ئاڵۆستری کردووە خراپتری کردووە دژوارتی کردووە باشتری نەکردووە بۆیە قەت ئێمە ڕێنمای هیچ کەسێک ناکەین خوا نەخواست بە خراڵیشا بێ بۆ مەبی لە خۆکوشتن کاتەوە بێ خۆکوشتن ئەو پەڕی بێدەسەڵاتیە بەرامبەر بە چارەسەرنەکەنی کێشەکانت و ڕاکردنە لە واقع وەک کەسێکی لاواز دەرەکەوی لە ئاسی کۆمەڵگادا بۆی کێشەکانی خۆی حەل بێگومان یان ئەم بابەتە توانم بڵێم زۆر بابەتێکی گرنگە قسەی زیاتری ئەویست هەچەند پرسیاری زۆرم ماموو بەس کاتمان کەم ماوە یان هەر بڵێن نەماوە بەداخەوە سپاس بۆ ئامادەبوونی کاگەستەرگانە زەتی کێشا هیوادارین ڕێنماییەکان و قسەکانە تۆزێک لایانی کەم هێوری دەرونی هاوڵاتیانی ئەمەی هێور کردێتەوە بۆ یان هاوڵاتیانیش بەلایانی باشە لایەنە دەرونیان جێگیرەکەیان هێورکەنەوە بەڵێ بنانی بەڕێز ناوڕێکمان هەیە و دێنەوە
بەڵێ بینانی عزیز بڕگەیەکمان هەیە ویش بکەی یادەوەریە با بزانین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئەو ڕووداوە مێژویانە چین بینەریان دەوی. بیست و دوی شەشی ساڵی 1970 بۆ یەکەم جار لە مێژوودا زانکۆیەسەر مزگەوتێکی تێدا کرایەوە و دەرگایە و مزگەوتە بە ڕووی نوێژ خوێناندا کرایەوە و نوێژ و وتاری هەینی تێدا ئەنجامدرا. زانکۆیەسەر ساڵی 1970 دەستکرا بە دروستکردنی لەلایەن فاتیمیەکانەوە و ڕۆڵێکی زۆر سەرەکی گێڕاوە لە بڵاوکردنەوەی زانست و هۆشیاری لە جیهانی ئیسلامیدا و لە سەرانسەری جیهانی ئیسلامیەوە خەڵکی ڕوویان لە وڵاتە کردووە بۆ خوێندن و فێربوون. 22 شەشی ساڵی 1964 لە دایکبوونی نووسەری گەورەی ئەمریکی دان براون ئەو زیاتر لەسەر چیرۆکە خەیاڵیەکان دەنووسێت. ئەو بەدوای تەلیسمە مێژوویەکاندا چووە و ویستوێتی بە ئەندێشە بەربڵاوەکانی خۆی ئەو مەتەڵ و گرێکوێرە مێژووی و ئاینیانە بکاتەوە و بیکاتە کرۆکی حەقیقەتەکان. دان براون لە دایک و باوکێکی ڕۆشنبیر و زانا لەدایک بووە. کۆدەکەی دافینشی و دۆزەخ یەکێکن لە نووسینە جوانەکانی ناوبراو کە لەلایەن وەرگێڕی گەورەی کورد شەفیقی حاجی خدرەوە کراون بە کوردی. بەڵێبینەرانی عزیز ماوەی چەند ڕۆژێکە کارمەندانی هاتوچۆ شەقامەکانیان چۆڵ کردو بایکۆتی داوامیان کردووان داواکارن کە موچەکانیان بۆ دابین بکرێتەوە لە کاتی خۆیان موچیان پێ بدرێت. بزانین ئەمڕۆ داواکاری چیکەیان هەیەوە تاکەی بەردەوام دەبن لەم بایکۆتەوە لایەنەکانی دیکە پشتگیریان کردوون یاخود با بڵێن سەبارەت بە وەزارەتی ناوخۆ ئەوان چی دەڵێن و بەڕێوەبەر و کارمەندەکانی دیکە تا چەند لەگەڵیانن لە پارێزگای سلێمانیدا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەیەویش زۆر بەڕێز حاجی وهاب مەجید کارمەندی هاتوچۆ. کاک حاجی سڵاوی خوات لێبێ زۆر بەخێر بێت. میوانی بەرنامەکەمان. کاک حاجی داواکاریەکانتان چین و تاکەی بەردەوام دەبن و تاکەی شەقامەکان ئەوا چۆڵ دەبن لە نەبوونی کارمەندی هاتوچۆ؟ پێشێکی بە ناوی خوای گەورە زۆر سوپاسی ئەو کەناڵە ڕەوش جوانەی کەناڵە خۆشەویستەیەوە. وڵای داواکاری ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە. داواکاریەکەیشمان زۆر قورس نین. داواکارەکانمان بە دەرەجە موچەکانمانە موچە زۆر کارگەری کردە سەر هەموو کارمەندێک و هەموو دائیرەکان و هەموو کەسێک داواکاری سەرەکیمان موچەکانمانە. حالین ئێستا با بڵێن لە پارێزگای سلێمانی تەواوی برایانی پۆلیسی هاتوچۆ یاخود بڵێن بەشێکی زۆر لە برایانی پۆلیسی هاتوچۆمانتان گرتووە یا هەر بە شێوەیەکی گشتی بەڕێوەبەرایەتەکەمانی گرتووە؟ وەڵا ئێستا حالیت لە پاڵاس هەموو کارمەندانی هاتوچۆ سە لەوەیە ئایسا حالیت لەوێ و بەردەوام ئەبین حتا ڕۆژ یەکشەمە ئەگەر داواکارەکەمان جێبەجێ نەکەین ئەو بە تەمان یەکشەمە کاردانەوەی ترمان ئەبێت. زۆر باش. کاک حاجی تەنها ناوەندی سلێمانیە یاخود دەوروبەری سلێمانیش کارمەندەکانتان بایکۆتیان کردووە؟ وەڵاهی هەمووی ئاگادار کراتەوە بە تەمای هەموویەتی حتا دێگڵێ. زۆر باشە. شەقام چی لە بەسەرێ یعنی کە ئێوە لەوێ نەبن کاریگەریکی خراپ لەسەر شەقامیش دروستە بێ؟ وەڵاهی شەقام کاریگەری دروست بوو بەداخەوە داوای لێبدن زۆر زۆر لە شۆفێرانە بە ڕێزەکانەکەن کە بە ئێمەوە جوان ئەوانیش دەیان ڕوودا و ڕوویداوە بەداخەوە کارمەندێک نەبووە تەختی تێکیان بۆ بکە هیچ نێ شەقام پۆلیسی پێوە دیارە و کارەساتی ڕوویداوە کارەساتی زۆر ئێمە ئاگادارین بەڵام وەڵای ئێمە چارمان ناچارە داوا لێبدلەوە برا شۆفێرانەکەن خۆیان پابەند بن. زۆر باش. ئێستا زۆرێک لە شۆفێران باز لەو دەکەن کامێرەکانی هاتوچۆ چیان بەسەر دێتێ و کامێرانی کە دانراوە کامێرەکانی تیژڕۆیی لە شەقامەکان داوانش دادەنرێن کە ئێوە بایکۆتی داوامتان کردووە؟ ئەوە شەر کارمەندێکن وەکو من ئێستا من لە بەڕێبەراتی داوا بکەم کارمەندی بەڕێبەتی ناچم بۆ دا ئەوش هەر ناچێت هەمووی ناڕە ناوەڵە کامیلەکانیش هەمویان لە ماڵن. کاک حاجی ئەی با بڵێن ڕاستە ڕەنگە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕەنگە لە ڕووی ئیداریاتەوە کۆمەڵێک التیزاماتی خۆی هەبێت بەڵام هەڵوێستی ئەوان بەرامبەر کارمەندەکانیان چۆن پشتگیری کارمەندەکانیانەکەن چۆن بەدەمیانەوە چن یاخود بە پێچەوانەوە مەسەلەن پشتگیریتان ناکەن و داواتان لێەکەن بێنەوە سەر کارەکانتان و بێبێم و چێژ دەوام بکەن.
ئەوەی من ئاگادارم بەڕێوەبەری هاتوچۆ عەمید فەریدون خوای لێ ڕازی بێخوا پەیامی نارد بۆ وەزیری ناوخۆ زۆر هاوشیدا دووسێ کۆبوونەی لەگەڵ ئێسێمە جەماعەتێکین لەجنەیەکین ئەوان کۆبوونەی کردووە لەگەڵیانە لەگەڵ کاکاوکار و کاکساری و چەند برادێکن دووسێ کۆبوونەی کردو ئەویش بەڕاستی حتا دەسەڵاتی سنووردارە تەنات وەزیری ناوخۆی ئاگادارەوە کردێتەوە ئەڵێ ئەمە مەترسیدارە دودا توێژینەوەکان تر هەم بەردەوام ئەبێ 104 پۆلیس احتمالە بێنە پاڵی ئێمە دائیرەکان تر هەموو ینی ئامادەیان هێت دوای ئەم هەفتە کۆبوونەکە فراوانتر دەبێ ئیتر ئەوش وەشیاریدا ئیشی خۆی کرد واتە بەڕێوەبەر ئەوەی لە توانای بێ کردوێتی بۆیەوە بەڕێبەر توانای وەڵا کرێتی و بەڕێبەریش چۆ بڵێ پشگیری ئاکات بەس نەک بەو شێوازە بەس دانیار ئەو زانیارە زۆر گرنگە یانەیە ئەگەر بێت و تا یەکشەمە یاخود سەرەتای هەفتەی داهات و وەڵامیەوە نەدرێتەوە ئەگەری هەیە پۆلیسی 104 یاخود هێزەکانی تری ناخۆی سلێمانیش ئەوانیش بچنە ڕێزیمان گرتوانەوە و بایکۆتی داوام بکەن ئەوەی من ئاگادارم بە تەلەفۆن و بە لە ڕێگەی فەیسبووکەوە هەمویان ئامادەن ئەم جارە سێمە شەقامان چۆڵ کرد بەس ئەمجا احتمال بچینە سەر شەقام احتمال جادەکان بگرین احتمال عنی ئەوە هیچ مدیرەت دەوام ناکات ئێمە داهاتمان لە مدیرێتە داهاتی مرور دڵنیا بە هەفتەی داهات و داوامیش بکرێتەوە کەس ناچێت بۆ سەردەوام ئەو حەمکەی داهاتە ئەوە سێت کاک حاجی لەبەری وەزارەتی ناوخۆیە تا ئێستا هیچ کێشێکتان بۆ دروست نابێت لە ڕووی ئیداریەوە هیچ بڕیارێک نهاتوە کە سزا بدرێن هیچ شتێک لەبارەوە باز نەکراوە واللهی بە تەلەفۆن و هەنێ ئەفسەر و هەنێ خەڵک احتمال لە هەڕەشەوە شت و بێت بەڵام ئێمە چاوەڕێ هەموو شتێکەکەی بەس تازە ئێمە بڕیارێک دامانە با بڵێن داوای مافی خۆتانەکەن نەڵێ شخصیتان لەگەڵ کەسێ نەڕفتان لە کەسێن هەموویان تەنانەت ناخۆش ئەڵێ حەقتانە تا ڕاستەکەن ئێوە معاناتان زۆرە ئێوە کە مکڕین وایە قستی کۆمپانیا هەیە قستی سیاری ڕاکێشاوە کرێخان و ئەدا مناڵی وردی عنی هەموو معاناتەکانمان خۆیان چاگەزانن بەڵام هەر ئەڵێ سەبرکەن و بچنە دەوام ئێکاکە سەبر مانگی ئەو مانگی 22 مانگە ئیمڕۆ 26 ئێمە معاشی مانگی یەکمان وەرگردووە یعنی تۆ خۆت هەموو کەسێک لە سەدابستوێکی کەم بکرێتەوە موچەکە ئەوە کەمکردنەوە ئەمڕۆ بریاداوەی کاردانەکە خراپتر دەبێت بڕوا بکە ئیسا شارەوانی و دارێ ئاو کارەبا و هەمووی بڕیاردا و هەمووی بە یەک وەبدا بێتە سەرجادە یعنی ئەم بڕیار ئەگەر وەزارەتی ناوخۆ ئەگەر وەزە حکوومەتی هەرێ عەفوەن بەخۆیان نەچێتەوە کارە ساتەکە زۆرتر لە قەومێت و ئەسا لە دەسەڵات کەسان نابێت کاک حاجی ڕەنگە برانی پۆلیسی هاتوچۆ بەدەر لەوەی وەکو بەشێکی تر لە هاوڵاتیان کەوا کارمەندانی تری دایرەکانی تر ڕەنگە هەنێک پێویستیان لازم نەبێت بەڵام دەبینین ئێوە بەردەوام لەسەر شەقامەکانن بە زوسان بە هاوینان لە گەرما لە سەرما پێویستان بە جلوبەرگی نوێیە پێویستان بەو شوێنانەیە کەوا بڵێن پێڵێت کوخەکانی پێڵێن ئەو کۆشکەکانی پێڵێن وازم گرفتی ئێوەشتانە یعنی گرفتەکەیەوە هەر موچەیە یاخود داواکاری تریشتانەیە کە بین لە شەقامەکان بەڕاستی پۆلیسانی هاتوچۆی سلێمانی زۆر بێنازن وەڵاهی لە ڕووی کەموکوڕیوە دایرە نییە کەموکوڕی زۆری نەبێ بڕاب کە زۆریش یعنی نازم لە چۆ دەچێت ئەوە کارمەندی سەرجادە هە زۆر مەغدورن لە ڕووی واجباتی زۆرەوە لە ڕووی سەرما و گەرماوە لە ڕووی ئامێری فێنکەروان هەر نییە والله معانات لە زستانە و لە هاوی ئەوەش بەشێکە لە داواکاریەکانتان داواکاریمان هەر زۆرە ئەوە سێمە چۆن بڵێن ئەمە داواکاری سەرەکیەکانمانە داواکاریمان هەر عنی لە ژماردن نایە ئێمە خوچە بەیانامێک مەکردی سێم ڕۆی خێنێتەوە لە بەردەم پاڵاس داواکاریمان یەکجا زۆرە زۆر بەشە کاک حاجی ورە ئەم بایکۆتی ئێوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر داهاتی بەڕێبەتی هاتوچۆ بۆ پێیکە ڕۆژانە داهاتێکی زۆر دێتە بەڕێبەتەکە ئێستا کە بایکۆتە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەمکردنی و داهاتە واللهی داهاتی ئەمە لە نایە داهاتمان زۆرە کاریگەرێکی زۆر تەنانەت ئەمەنە زۆرە حکومت یاردەتە لەرزین ئێستا حکومت بە داهاتی گومرگ و داهاتی مرور ئەژێت ئەوە مرور داخرا بە هەموو شێوەیەک یەکشەمەش داهاتویش بە هیچ شێوە داوام ناکەن باشە ئەم داهاتە ئەچەنەوە پەیوەندی بەبەوەتەکەەوە نییە ئەم داهاتی ئێوە لەگەڵ داهاتی گومرگەکان ئەنە حکوومەت ئەژی باشە چی لەکە کە ناشیا بە موچەکانتان یاخود ناشیا بە موچەکانی ئێوەش داوی ناکات بۆخوا ئەوە پرسیاری هەموو کەسێکە ئاماگەشی نییە حتا بەنک ئاگاداری تر لە بەخۆلاوە خواخۆی زانێ زۆر باشە کاک حاجی ڕەنگە ئەوەی زۆر گرنگە لە ئێستادا کە ئێمە قسەی لێ دەکەین لە شەقامی سالم فەرموود لە لای پاڵاس پێوات فەرموو گردبوونەوەیەک هەیە گەر باز لەو گردبوونەوە بکەین بۆی بزانانی ئامانجەکانی گردبوونەوە کە بە شێوەیەکی گشتی ئێستا بەس تەنها برانی پۆلیسی هاتوچۆن یان ئاگادار بن لایەنەکانی تریشی لێ مەسەن کارمەندان یا خەڵکی پێشتر ئاماژەشە بەوە کەوتی فراوانترە ئەمڕۆ
ئەمڕۆ ئێمە 4-5 کەسین لجنەکە حتا ئێستا هەر ئێمە سەرپەرشتیمان کردو وەکو هاتوچۆ بەڵام لە شەوە زۆر تەنات کەم ئەندامان تەنات وارسی شەهیدان چەند کەس ئەنفال لە گەرمیان پەیوەندیمان پێوەکەن ئەڵێن ئێمەش دێین ئێستا ئەمڕۆ مامۆستا چەند مامۆستایکی ناڕازی وعداوە بێت ئیشتر شتەکە یەکجا زۆر فراوانە ئینشەڵا کامیرەتان خۆی ڕۆ ڕۆ زۆر گەورەیە خۆپیشاندانەکە لە قەزاونەحەکانیش هاتوونە دوێنێژە لە سلێمانی خۆپیشاندان کرا بەشێک لە هاوڵاتیان چەند شەقامێکیان کرد بووی وڵا خۆی بەداخەوە سەر ڕایەوەی هیواداری هاوڵاتیان ئەگەر بەشداری لە ناڕەزایەتی خۆپیشاندانەکان دەکەن بتوانن ڕێنمایە تەندروستیەکان بە ماسک و دەستکێشەوە بچن داوای مافی خۆیان بکەن لەولاوە بۆی حکوومەت بەخوا تووشی کۆرۆناژ من هەر بێباکە لەگەڵیان ناتوانێت هیچیان بۆ بکە هیوادانی برانی هاتوچۆش سەلامەت من لەسەر شەقامەکان کاک حاجی پێت وایە ینی هیچ ئومێدێک یان ئەوەی ئێوە بیست بێتانەوە حکوومەت وەلایەکی هەبێ یاخود هەستی بەوە کردووە کە ئەمە مەترسیە هیچ بەڵێنێکیان پێ نەداون مەسەلەن هیچ بەدۆمەوە جوابدانەیەک نەبووە تا ئەو چەند ڕۆژەکەیەوە بایکۆتان کردوان هیچ وڵ ئەوادێکیانەوە کاکە مەعاش دەدەین یان داواکاریەکانتان جێبەدەکەین بچنەوە ئەوەی ئێمە بزانین گومانەکەم لە هەولێرە کارەبان نەوێت گویا لە ئێمە نییە هیچ بڕا بکە نەگوێمان لێگرن هەر یعنی بە تەلەفۆنێک بە هیچ ئەو ئێمە خۆپیشاندانێکی بۆ موچۆ ئەولۆ ئەی بڕێت تر نازەم نایەنێکی بڕا بکە هیچ هێشتا پایتەخت لە پایتەختەوە هیچ هەڵوێست و وەڵامدانەوەیەک بۆ ئەو هەموو مۆخیف و ناڕزایەتی هەموو مۆزەفان لە پارێزگای سلێمانی بەگشتی و برانی پۆلیسیاچۆ بە تایبەت کە ئێستاکە بایکۆتی شخامەکان کردو هیچ وەڵامێک نییە وەڵا ئەگەر وەڵامێ بێت ئێمە بەڕێوبەرمانەیە کە کتاب ڕسمی بۆ دایری خۆماتی و بەڕێبەرش ئێمە ئەگەدارەکاتەوە حتا ئێستا بەڕێوبەرەکەمان حالە مووقفێکی زۆر احراجە تەنات یعنی هیچ نییە دەسەڵاتێکی نە سنووری حتا دیەگەڵی ئەویش زۆر باش بۆی خخوای هیچ دەسەڵاتێکی نیش کاک حاجی ئێوە ئەوکو بەڕێز لە ناو کارمەندەکانای تا چەند ئاگاداری گوزەرانی کارمەندانی کە بۆ منە کارمەندێکی هاتوچۆ باین تا ئێوارە بە بەرخۆرەوەی بەم گەرمایە موچەکەشی پێ نادرێت لەوانە لە دۆخێکی دەرونی خراپ دابێت گوزەرانیان لە چه ئاستێکدا لە ئێستادا وەڵی گوزەرانی کارمەدان ئەو پەڕی ناخۆکە برەها باس خۆم بکە باس کارمەدی تر بووەکەی بڕوا ئەەکەی ماگونیمەکە بە قەرز ئەژین قازی چیە ئیتر بڕوا بکە تەواو بێتاقەتی منسە خۆم لە بەشیەکەم خوا شایەتە یعنی قەڵەمەکەم ئەگرمە دەست و جار وایە کەی فرمێسکەمە چێتە سەر کتابەکە وای نووسم یعنی بیر ئەەکەی تۆ بێ ئومێدیت خوا شایەتە کارمەند وامانە هەیە خەریکە خێزانی لێ جا ئەبێتەوە کارمەندی وامانە هەیە هەر ئاگای لە خۆی نێتێ بۆ دەوام کاتێ خاب بە تابەتی ئەوانەوە لە بەشی تۆماری یەکەم جارن بڕا بکە عنی باسی سعرێکی خیاڵی ئەم حەمکەی پارە بڕاکە بە فەردە ئەم حەمکەی داهاتە ئەڕۆ ئەوشی یەک دینار بووینە دەسی بۆ دینارێکشی نییە بە بەرچاو خۆی بڕاکە تا سەعات چوار کارمەندمان دەوامی کردو لەبەر ئەوەی داهاتەکە زۆر بۆ خاستن بەشی تۆماری یەکەم جار حتا سەعات چوار ئەم حەمکەی ملیار دۆلارە پارە دەست یەک دیناری بۆ خۆی نییە واتەوە لە حاڵەتێکی توانم لێ عەزابێکی دەرونیانە هەموو پارە پێیاکە نەیدەن بە کۆمەڵێکی بن نازان بۆ کێ خۆشتان هیلاک نەبوو پارەکەش بۆ ئێوە نییە دڵنیا بە کەس لە خۆشیە ناچێت سەرجادا بۆ خوای سەم دێرە بۆ 6 کەناڵ قسەم کردووە خواشایەتە حەزمەکرد بگریم بەڵام لەبەر شخصێتی دایرەکەم و لەبەر جلە عسکەرەکەم پڕبەدە حەز بکەن لە کەناڵە بگریم دڵم ئیسلاحەت کە بەس خواشایەتە هەر هەمووی وایە ئێمە لە خۆشی نەچوێتە سەرجادا کەس حەز ناکە ئێمە لەورە لەبەر سەبلەتین لە ناو مدیرێتە شوێنێکی زۆر خۆشمان هەیە بەڵام لە خۆڕێ ناچین ئەو بەرخۆرات دوێنێ لە سەعاتنەوە من لەبەر خۆرم حتا 12 بۆ دیفاعکردن بەس لە خۆمان و لەو خەڵکەیە بەرپرسێک لایەنێ کەس گوێ لە داواکاریەکاندا نەکرد لە ناو شارەوە پارێزگای سلێمانی چێەوە هەولێر کارەبایان نییە دیارەوان گوێمان بۆ ناگرن بەس ئەی لە سلێمانی مەسەلەن پارێزگار یاخو ئیدارەی سلێمانی یاخود ئەو هێزە سیاسیە بە هێزی لە ناو سلێمانی دەسەڵاتیە هیچ ئێمە داوامان کرد لە دکتۆر هەواڵە بەکرۆک و پارێزگا بێت بۆ ناومان ئەو نەهاتووە و ئەفسەرەکانشمان بە تەلەفۆن حەقتانە خۆ هەڵناگەی هیچ ئەفسەرێک تەنان بەڕێوەبەریشمان هەڕەشە و تونند و تیژی بەکار نەهاوردە بەرامبەر هیچ کارمەندێک زۆر سپاسیان نەکەین بەڵام بێدەنگیان هەڵبژاردووە بێدەنگیش ئەوە تادێ دەسەڵاتیان سنووردارە ئیتر داواکارم لە هەموو چوینەتان لە هەموو دایرەکان هەیەوار هەر مرور بێ مەعاش نییە هەموو دایرەکان تکایە گشتە بێرە سەرجادە بەڵام نەک سەرجادە بگرن و شۆفێر و نەخۆش و لەم وەزعە نەخۆشە جادە قەتع نەکەن چونکم جادە قەتەکان هاوڵاتی زەرەر ئەکا بە دەرەجەیەک ئێمە لەسەر جارەی لە باخی لە شوێنەکان ترە بەڵام جادە نابێت زۆر باشەوە بۆی مەسەلەن ئەگەر هاوڵاتیەک بێوێ
پشتیوانیەوە بێ دایرەیەک بێ پشتیوانی مووقیفەکانیەوە بێ کە بێگومان دڵنیام هەموو هاوڵاتیانی سەهرێمی کوردستان پێیان خۆشە یەک دەنگ و یەک ڕنگ لە پشتان بن. نوعەتی کارکردنی ئێوە نوعەتی دەربڕینەکانی ئێوەواتە بۆ نمونە ئەمڕۆ چالاکیەکانتان لە باڵێن لای ئوتێل پاڵاز لە شەقامی سالم بووە. ڕۆژانە چۆن ئاگاداری چالاکیەکانتان ببێت خەڵک یاخود کەسێک بێت پشتگیریەوە بێت ئەگەرم حاڵەتە پێم شێوەیە بەردەوام بوو واتە ئیدارەی چالاکیەکانتان چۆنەکەن؟ ئێمە پیجێکمانێ پیجی هاتوچۆی ناڕازی ئەگەر ببینی ئەو کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵاتی فەیسبوک پیجی کارمەندانی ناڕازی پیجێکی زۆر بەقەوەتە بە تەلەفۆن هەمومان ئاگادارەکرد تەنانەت چینەکان تریش وەکو شارەواری دایری ئاو وەکو وارسی شەهید هەموویمان ئاگادارکرد ئەوش وەکو ئێمە بێنە سەر جادە و هەرکیش دێت ئێمە پێشوازی لەگەسە دوێنێ کەم ئەندامان هاتن چەنەهات توێژنتر هاتن مامۆسای هاتن تەنان سایق تەکسی هات زۆر ئەپاڕاو بۆ ئێمەش زۆر بەشەکە کاچی ئەو براری کە دەرچۆ لە سەدا 21 موچەکان کەم دەکرێتەوە تا چەند کاریگەری لەسەر موچەکان تا دەبێت واتە ڕێژەکەی چۆن دەبێت؟ واللهی کاریگەریەکی یەکجا قورس بڕوا ناکەم قبولی نشکێت کەس قبولی ناکات ئەو برارە هەر ئەبێ هەڵوەشێتەوە بە مەرج دەمە ناچێت داوام کەس نەچێت خۆ ناڕێ کارمەندێک لە سینۆ بێرن سینشەمی کۆرۆنایت 6 مانگێک موچە تاوەرگرت بێت ئێستاش بڕێ زۆر زەحمەتە وڵای کارە ساتە واللهی ئەگەر بەگوێری ئەو پەیجێ لەبێ و بەگوێری ئەو تەلەفۆنە بێەوە لەوەی کاردانەوەشی لێ بخۆمێ یا ڕەبی خۆیان حەجارێکە لێرە زۆر زۆر سپاسی برانی ئاسایش و چالاکە مەدەنەکانەکەن لە دوێن و بێدەنگیان هەڵبژاردووە یعنی نەهاتونە بۆ لامان یا هیچ مووقفێکی خراپیان نەبووە هەچەند ئێمەش بە سلمی کردومانە هیچتون و تویژە نەبەخات دەبێ ئەو لە جێگە بکەی هەڵێگرین ئێمە ینی شتێکی ڕەدانەمان نییە تەشیرمان نییە بۆ هیچ کەسێک بۆ هیچ ئەفسەری بۆ ینی هیچ لایەنێک هەرەوەی کە لەسەر شەقامەکان بێدەنگیا لە بژێری و ناچینە کاریگەری دەبێت ئەخێمە عکسی خەڵکی لەسەر شەقام ئێمە لەسەر شەقام دەرەچێت ئەمە پەیامێکیش نییە لە برایانی ئاسایش و لە هێزەکانی ناوخۆ چۆنڵێ ئەوەی دەیکەن ڕاستە بەدەست ئێمە بێ ناکەین بەڵام بە دڵمانە بیکەن یعنی ئەمە زۆرێک لە پشتگیریاوان نییە بۆیەوە واللهی حەز زۆر زۆر پشتگیری زۆر مەمنونە کە بێدەنگیان هەڵبژاردنەوە نەگوتو هاوشێوەی ئێوە هیچ بەخوا مەعانەتەوە لە ئێمە زیاترە ئەوان واجبەکە ئیسێ واجب ناگرین لە ماڵێ بەخوا لەوەی 20 ڕۆژتیش لە ماڵ بین بەڵام ئەوان شەو هەتا باری لە واجبان معاناتی ئاسایی زۆر زۆر قورسە زۆر سپاسە دوێنیاندا لامان هەمویان ئەوها ناکرد لە ڕوێن نات قسە بکەین نەنامە لێرەوە دەستخۆشی و ماندوونەبوونی بۆ برایانی یاسایی شەکەن ڕەنگە سێکتەرێکی زۆر زۆر حساس بێوان بە ناچاری و بەویستی خۆشانە بێ نەتوانن لە بەرگیانی هاوڵاتیانیش بێکەوە بابەتێکی زۆر زۆر هەستیارە نەتوانن بایکۆت بکەن بەڵام دڵنیام هەر ئەوەی کەوە بێدەنگیان هەڵبژاردووە و ئەوەی کەوا ڕێگریتان لێ بکەن ئەمە یانی ئەمەش پشتگیریەوەکەین ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ حکومەت بەڕاستی من کاک حاجی نازانانی حکومەت بۆچی ناوێت جواب باتەوە یعنی بە تەمای چێت لەمە زیاتر ئەوێت چی بکانی لەم خەڵکە والله حکومەت گومان واکێ ویستێتی عەزێتی سلێمانی بدە ینی هەستەکەن جیاوازێکە بە لە نێوان زۆریشی تر و سلێمانیان ئەرە وڵای سێمە قسەیە گوجاو لێرە پێوە دەگەنە پۆلیسی هەولێریشۆ موقفی ئەوان چێ بۆ والله موقفی ئەوان ئەڵێن هەموو نوێی موچەکەمان ئەکەینە مەولوو بە سلێمانی ئەڵێ مرور وعد بە معاش وەرگرت نوێی بکەینە مەولوو بە کارمەندانی سلێمانی ئاڵێ ئەڵێ حەزێک کارتی موبایل تا بۆ دوێنێ برادێ پەیوەندی پێم کرا ئەڵێ ئەگەرەوە کارتی موبایل چی داگەر بۆتان نێنی بەسەوە بەردەوام بنەوە ئێمە دەسەڵاتمان ئێوە هیتانە دەیوای لەش ساغی بۆ باشدانی هەڵوێستیان هەیە بەڵام بۆی ئەو دۆخە سیاسی کە لێدا هەیە عینەن یەک معاناتین هیچ جیاوازێکی نییەوە نیە بڕێ وڵاوان لە خۆشیە ئەژیان و ژیانیان خۆشە و ئێمە ژیانمان ناخۆشە بۆخوای هەر یەک معاناتەوە یەکی بەس لە دێگڵا بۆڵاتۆ مشکلی زۆر باشە کاک حاجی دەرفەتمان ڕەنگە زۆر نەمابێ بەڵام حەزەکەم لەسەر ئەو بابەتانە زیاتر قسە بکەین بە دەر لە بە تایبەت موچەکانتان چکە من دوێنێ بەڕاستی یەک دوو چاوپێکوتنی برانی هاتوچۆی سلێمانی بینی وتی بە تایبەت پۆلیسانی سەرجادە وتی ینی هەستی فەرق و جیاوازێکی زۆرەکەین تەنانەت لە جلوبەرەك هەتاوتی لە جۆری ئەو شاورەشی لێ ئەنجای وای کابرا گیانی درێ و نە فیکەی نایەت ینی تا کوالێتی ئەوەش لە جلوبەرگەکانمان لە شوێنی مانەوەکەمان لە سپلێت یعنی ئەڵێ فەرق و جیاوازیەک زۆر زۆر هەیە ینی هەوڵتان داوە ئیتر بە جددی ئەم جارە ینی نچنەوە هەتاوەکو ئەمەشتان بۆ حەلەکانی بەس بە موچەکانتان ڕازی نەبن هەیچنا کۆشکی شوێنی مانەوەی مرورەکان لەسەر با بڵێن فیلکە و شوێنی ترافیکەکان بەش کوالێتێکی باش بۆ دروست بکرێت داواکاریمان زۆر کردووە لە بەڕێوەبەر خۆمان بۆ کەم و کوڕەکانمان یعنی کەم و کوڕێکی زۆرمان هەیە تەنانەت لە زۆر شتە بەڵام ئەوش یەکەم قسەی ئەڵێ پارەم بۆ سرف ناکرێت
دەسەڵات ئەو سنووردارە و پێشنیارەکانمان ئەنووسن بە جوانترین شێوە بە کۆمپیوتەر چاپێکەکە ئەنێر بۆ هەولێر لەسەر و ناگەڕێت و ترەکەی دەتەنەکەی خۆڵۆکێت جوابی نییە شکلەتۆتە لە هەولێر و جوابی نییە لە داهاتوودا داواکاریەکانتان گۆڕاکاری بەستەدا دێت واتە هەر لە پێدانی موچە دەبێت یاخود دڵنیا بە گۆڕاکاری گەورە ئەکرێت ئەگەر یەکەم بەم بڕیارە نەچنەوە ئەم ئێمە داواکەتان قبول نییەوە یان 120ی بڕینی موچتان قبول نییە هیچ شێوەیە قبولمان نییە ئەوە دڵنیا بن قبولمان نییە ئەوە دوو هەمیش ئێمە ئالاساوتیەکی حەوت چاکسازی کرا بەڵا چاکسازی بەرەدواوە کرا نەک بەرەو پێشەوە چاکسازی کراوە ئالاساس موچەکە بە چاک بێ و پاشەکەوتەکان بدەنەوە کەچی ئەمەشا دەبانە دڵنیا بە دەوام ناکرێت و نەک یەکشەمە 4 یەکشەمەی تریش بێت نامێ پێش حەدەس بکەوین بەڵام پێت وایە هەڵوێستان چی دەبێت لە گەری نەدانی موچەکە و یاخود هەر بڕینی موچەکان لە دوای سەرەتای هەفتەیدا ئەو کاردانەوەی چی دەبێت؟ وڵە ئەو کاردانەوە ئەم جارە گومانێک ئاچی لەسەر جادە ئەوەیش داوام ناکێتەوە کە تۆ داوامت نەوێت داهاتت نەبێ تر ئەوە کاردانەوەکی زۆر گەورەیە مدیریت داوام داخرێت ئەوە دڵنیا بە کەساتی لەسەر کارێکی خۆی و کاردانش احتمالە لەگەڵ چین و توێژەکان ترە بچینە سەر جادە ئەم جارە زۆر باشە زۆر باشە کاک حاجی بەڕاستی خۆی ئەم بابەتانە وەکو بەڕێز هاوتان داواکاریەکانتان زۆرن کێشە و مەشاکلەکان زۆرن معاناتی خەڵکی ئەتوانە بڵێم قسەیەوە قسەی هەموو فەرمانبەر و هەموو تەنانەت کاسبکارەکانی هەرێمی کوردستانیشە لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپان وەنگە ئێمە شتێکمان نەوت بێ شتێکمان نەپرسی بێ پەیامت بۆ هاوڵاتیان بۆ حکوومەت بۆ برایانت لە پۆلیسیات و چۆ بۆ برایانت لە تەواوی هێزەکانی تری ناخۆ بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیان پێم خۆشە لێرەوە داواکاریە ناڕزایەتیەک بەیاننامەیەک ینی داوایە کە ڕەنگە لەم شاشەوە بەشێکی زۆر خەڵک ببینێت چیان پێڵی داوای چیان لەکەی من داواکارەکە دەکەم جار لە دایری خۆبەرە تکایە بۆ بەڕێوبەرەکەم کە خۆشم ئەوێ سزای کارمەدان نەدا دوای ئەم خۆپشاندانە تەنات بە خۆبیش و بەرە ئەفسەرەکانمان ڕێزی ئەم خۆپشاندانە بگرن بە بێداگیش هەر مەمنونیانین دومیش خۆزگا وێرە و تەبێژی هاتو چۆسە لێرە وایە خۆزگا چەند ئەفسەرێکتان داوات بکردایە احتمال ئەوان لە من سڵاحیت یا زیاتر بێ لە قسەکرددا داوا لە شۆفێران ئەەکەم خۆیان پابند بن با احتیاجی ئێمە نەبن زۆر لەبەرە گیانی هاوڵاتی بەلای ئێمە لە هەمووی زەرت ئێمە خزمەکاری سایقین ئەگەر بێت و سایق لە ئێمە ڕازی نەبێ ئێمە نەمات پێکە تر داواکارم لە هاوڵاتی دەوری پۆلیس ببینن تر ڕێنە مایەکان جوان جێوجێ بکەن با خەڵک بە بۆنی ئێمە زەرمەند نەبێت تر داواکارم لە خەڵک پشتگیریمان بکەن بەخوا ئێمە بەست نەمانوتووە نەماتە لە کورسێ بێنە خوار ئەڵێ لە با کورسەکە جوان داشن بچی ئەو خەڵکە بدەن ئێمە نەمانێتەوە هیچ قسێکی غەڵەت ناکەین تەشیر ناکەین لاریمان لە حکوومەت نییە ئەگەر بێت و داواکارەکە با جێبەجێکەن زۆر باش سپاس بۆ بەڕێزێ حاجی سپاس کامیانی بەرنامەکە بوو بەڵێ بینەرانی ئازیز دەچینە لای زانیاریە کە باز لە هەڵامەت دەکات بزانین پێکەوە بینەری دەبین ئەو هەڵە باوانە کامانن کە لە کاتی هەڵامەتدا ئەنجام دەدرێن. هەڵامەت ئازارێکی تاقەت پڕوچێنە و هەندێک جار تاو کۆکە و پژمین تاوەکو ماوەیەکی زۆر دەستبەردارت نابن. ئەگەرچی ئەم ئازارە کۆتایی پێدێت بەڵام هەندێک هەڵە ئەبنە هۆی درێژبوونەوەی ماوەی ئەم نەخۆشیە. بەکارنێنانی ڤاکسینی هەڵامەت. ڤاکسینی هەڵامەت یەکێک لە کاریگەرترین شێوەکانە بۆ چارەسەرکردنی ئەم ئازارە. ئەم ڤاکسینە ئەگەر بە تەواوی هەڵامەت چارەسەر نەکات لانیکەم بەشێکی زۆر لە دەرکەوتەکانی ئەم ئازارە لەناو ئەبات. ئەم ڤاکسینە جەستەتان لە بەرامبەر هەڵامەتدا بەهێزتر دەکات. خواردنی شلەمەنی بە پێی پێویست. سوپی مریشک یەکێکە لەو خواردنانی کە پێویستە لە کاتی توشبوون بە هەڵامەت بیخۆین. ئەم کاریگەریە بەهۆی مریشکەکەوە نییە بەڵکو بەهۆی ئەو مادانەوەیە کە لە ناو ئاوی سوپەکەدا هەن. هەروەها دابینکردنی ئاوی لەش بە خواردنەوەی ئاو و چاو ئەو خواردنەوانەی کە شەکریان تێدا نییە باشترین ڕێکارن بۆ بەرگریکردن لە هەڵامەت. لە کاتی خۆیدا سەردانی پزیشک ناکەن. لەوانەیە بڵێن هەڵامەت نەخۆشیێکی ئاساییە و پێویستی بە چارەسەری پزیشکی نییە. بەڵام ئەگەر ڤایرۆسی هەڵامەت لە ماوەی 48 کاتژمێردا لەناو نەچێت جگە لەوەی ماوەی نەخۆشیەکە درێژترە بێتەوە ئەگەری بڵاوبوونەوەی بەناو کەسانی دیکەدا بەرزە بێتەوە. زیادە ڕۆیکردن لە خواردنی کاربۆهیدرات. ئەو کاتانەی کە نەخۆشن لەوانەیە زیاتر لە هەموو کاتێک ئیشتیهاتان بۆ ئەو خواردنانە بچێت
کە حەستان لێتی و ئەم خواردنانە زۆر جار مەوادی کاربۆهیدراتین بەڵام ئەبێ بزانین ئەو شەکرەی لە کاربۆهیدراتەکاندا هەیە بۆ نمونە لە ناو شیرەمەنی و ناندا خوێن بەرزەکەنەوە و ئەمەش ئەبێتە هۆی دابەزینی ڕێژەی خڕۆکەسپیەکانی ناو خوێن کە گرنگترین بەشی سیستمی بەرگری جەستەن. بەڵێ بینانی بەڕێزم شێوەیە هاتینە کۆتایی بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پامی ڕۆژ سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بەشتای ئێستاکە بینەرمەنمون هیوای تەندروستێکی باش بۆ منە خواتانە سپێت.